محەممەد حەکیم ئەندامی ئەنجومەنی باڵا و وتەبێژی کۆمەڵی دادگەری ڕایدەگەێنێت. کۆمەڵ بە بەرنمەیەکی هاوسەنگی حیزبی و ئیعلامیەوە بانگەشەکانی خۆی بۆ هەڵبژاردن بەڕێوە دەبات و هەوڵی نەداوە هیچ لایەنێکی دیکە بشکێنێت، بەڵکو باسی سەروەریەکانی خۆی دەکات. محەممەد حەکیم لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پەیامدا سەبارەت بە دەنگدانی تایبەت ڕایگەیاند. کۆمەڵ لە کێشەکانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان تێدەگات، وەڵامی ئەو چاواشەکاریانەش دەداتەوە کە ئەو هێزانی پێدەترسێنرێت بەوەی کە دەزانرێت دەنگیان بە کێ داوە. بە تایبەت ئێمە ئەو ئەوانەی کاندیدمان کردوون پێشمەرگە بوون پیاوەکان. پلەی تایاندا مەکتەب عەسکەری کاک ئەحمەد و کاک عەبستارمان و کاک سۆرانیشە پێشمەرگە بووە لە ڕیزی کۆمەڵ و دواتر پێشەوەش بزوتنەوەی ئیسلامی. بۆیە لێیان تێدەگەن، لە معاناتی پێشمەرگە تێدەگەن، چاوەڕێی دەنگەکانیانی و بەڵێنیانە دەین پیانە دەین کە داکۆکیکەری مافەکانیانە بین و دایم لە سەنگەری داکۆکی دەبین لە هێزی پێشمەرگە، هێزی ئاسایش، هێزی دیژە تیرۆر، هەموو ئەو هێزەکان کە سەر بە وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆن و ئەو ترساندنێش ئەمڕۆ من پەیوەندیم پێوەکرا گوایە پیان وتراوە دەنگەکانتان ئەناسی نینەوە بەو مۆرەی کە لێدەن. بە مۆر ناناسرێتەوە، هیچ ترسیان نەبێ، ینی تۆ دەنگی کەس ناناسرێتەوە، ئەوە بەس دەیانەوە بتان ترسێن و یان هەندێ کەلوپەلی دەنگدان و شتیان پێشتر لێ وەرگرتون و ئەوانە بۆ ترساندنە. ئازاد کە چیتە پشتی ئەو کارتۆنەی دانراوە غەیری خۆت و خوای پەروەردگار بەسەرتەوە کەس نازانێت دەنگ بە کێ دەی، بۆیە دەنگی خۆیان چاوەڕێی دەنگێکی باش ئێماکەین لە نێو هێزی پێشمەرگە و هێزی ئاسایش و هێزی پۆلیس و هەموو هێزەکانی تر کە سەر بە وەزارەت. وتەبێژی کۆمەڵی دادگەری ئاماژەی بەوەش کرد خەڵک ڕابردوویان دەبینێت کە داکۆکیمان لە مافەکانیان کردووە و لە عێراقیش لایەنە گەورەکان هەڵسەنگاندنی باشیان بۆ نوێنەرەکانمان هەیە. وتیشی بە پێی ڕاپرسیە کۆمەڵ 4 کورسی بەدەست دەهێنێت، بەڵام خۆیان گەشتبینن بەوەی هەر 5 کاندیدەکەیان دەربچن. ڕاپرسی ئەوەیە کە حزبی بەرامبەر بە حەزابەت حزبی دەسەڵاتدار مەسڵەیەکی لە ڕاکانی حزبێکی دەسەڵاتداری کوردستانەوەی کە کۆمەڵی دادگەری 4 کورسی هێنێ. بۆ ڕاپرسیە کە مەسەڵەن سنتەرێک کردوێتی لەوەی یەکەم تاقیکردنەوەی ڕاپرسی بێ، نەنا یەکەم تاقیکردنەوەی ڕاپرسی بێ. خۆ من شتێکم بینی یەکەم تاقیکردنەوەی ڕاپرسیانە، یەکەم جارە ڕاپرسیەکەن، پرۆسەی ڕاپرسیەکەن، تازە تشکیل بوونەوە یەکەم ڕاپرسیانە. بۆ من ینی ئەی بۆ بەوەی کەوە حزبێکە و لەشکرێکی هەیە لە ناوەندی هەڵبژاردنەکەی بۆ باوەڕ بەوەی ئەو نەکەم کە ئەو حەز ناکا منەوە نەبێنم، وانە کە حەز نەکاوەندە بێنم خۆ دیارە ئەوەی ئەو لەوەیە لە ڕاستیەوە نزیکتر بێ. ئێمە خوێندنەوەی خۆمانمان هەیە بۆ کاندیدەکانمان و خوێندنەوەکەمان وایە کە ئینشاءڵڵا کاندیدەکانی ئەمە سەر دەکەوە، ئەمان لەوێت 5 کورسێکە بێنین. محەممەد حەکیم جەختی لەوە کردەوە کە دەنگدان بە کۆمەڵ زۆر گرنگە بۆ خەڵکی کوردستان، بۆ ئەوەی خەڵک ڕاستیەکان بزانن و تەنها دوو حیزبی دەسەڵات نوێنەرایەتیان نەکەن و ڕاستیەکانیان لێ نەشارنەوە کە لە دوای هەڵبژاردنەکان دەبنەوە بە یەک لیست. سەبارەت بە کاندیدەکانیشیان لە هەولێر وتی گرنگە هەردوو کاندیدەکە دەربچن تا نوێنەرایەتیەکی ڕاستەقینەی خەڵکی هەولێر بکەن لە بەغدا. هەولێر بۆ ئێمە گرنگە، من ڕوو لە دەنگدەرانی کۆمەڵی دادگەری دەکەم، لە هەردوو باز نەکەم، ڕوو لە هەواداران و پشتیوانانی لیستی کۆمەڵی دادگەری دەکەم، ڕوو لە هەموو ئەوانە دەکەم کە لە قۆناغێکە لە قۆناغەکان لەگەڵ کۆمەڵی دادگەری بوون بە ئەندامەتی، بە هەوادارەتی، بە پشتیوانێتی، ڕوو لە هەموو ئەوانە دەکەم کە خواستی گۆڕانکاریان هەیە. دەبێ بزانن زۆر خراپە دوجار خۆیان ناچارن دوجار دانشن و پەنجەی پەشیمانی بگەزن کە یەک ڕەنگە نێرن بۆ بەغدا. ئێمە دەبێ خەڵک چاک بزانێ سەنگی مەحەکی سەرکەوتنی ئێمە سەرکەوتنی هەردوو کاندیدەکەمانە بە تایبەت کە کاک عەبدولستار
کە ئەزمونێکی هەیە لە تەجروبەی پەرلەمانی لە تەجروبەی حکومی داکۆکرد بووە لە مافی جوتیاران لە مافی هاوڵاتیان لەسەر مافی موچە خۆران. وتەبێژی کۆمەڵ جەختی کردەوە کە بەڵێن دەدەن نوێنەرەکانیان لە بەغدا نوێنەری ڕاستەقینەی خەڵک بن و هاو شێوەی ڕابردوو داکۆکی لە مافەکانیان بکەن لە پرسە نیشتیمانیەکانیشدا لەگەڵ هەر کوردێک هەماهەنگ بن.